بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بە هەڵپەسێدرایی ماوەتەوە و حکوومەت یاریمیش هەوڵێکی جددینیە بۆەوەی لە ناوخۆ یان بەڕێکەوتن لەگەڵ بەغداد پرسەکە چارەسەر بکات. بەشێک لە پەرلەمانتارانی کوردیش لە بەغداد لە هەوڵی ئەوەدان لە پرۆژە یاسای بودجێ عێراق چارەسەرێک بۆ پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم بدۆزنەوە. بەمیوانداری بەڕێز هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوامە. حکوومەتی هەرێمیش تاوەکو ئێستا چارەسەرێکی بۆ پرسە نەدۆزیوەتەوە. هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە لە دۆخێکی دژواردان و حکوومەتی هەرێمیش هەوڵێکی جددی نییە کێشەکە لە ناوخۆیان لەگەڵ بەغداد چارەسەر بکات. حکوومەتی هەرێم لە ئەستی ناوخۆ بە شەفافکردنی سەرچاوەکانی داهاتی نەوت بە بۆری و تەنکەر و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان ئەتوانێت کێشەی موچە چارەسەر بکات. کۆی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە سیستەمی پاشەکەوت 430 ملیۆن دۆلارە. بەپێی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی نەوتی هەرێم بە بۆری بۆ مانگی ڕابردوو زیاتر لە 636 ملیۆن دۆلار بوو. دوای دەرکردنی قەرزەکان و کرێی کۆمپانیا نەوتیەکان 416 ملیۆن دۆلاری بۆ حکوومەت ماوەتەوە. وێڕایەوەی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان پێیان وایە گەندەڵێکی زۆر لە داهاتی نەوتدا کراوە بە ناوی قەرز و کرێی کۆمپانیەکان نازانرێت ئەو لایەن و کۆمپانیانە کامانن کە قەرز و کرێیان لە داهاتی نەوت پێدەدرێتەوە. جگە لە داهاتی نەوت بەبووری هەرێمی کوردستان نەوت بە ڕێگەی تەنکەرە فرۆشێت بە وڵاتانی ئێران و تورکیا و داهاتەکەشی نادیارە. داهاتی پاڵاو گەناوخۆیەکان و داهاتی فرۆشتنی غازی شلیش ناڕوونە و نازانرێت چی لێدێت. لە لایەکی ترەوە داهاتی ناوخۆ لە باج و ڕسومات و خاڵە سنووریەکان ناشەفافێتی زۆری تێدا و ناڕوونە و کۆمپانیا حیزبەکان لە خاڵە سنووریەکان لە باج ئەبەخشرێن. حکوومەتی هەرێم لە ئەستی ناوخۆ ئەگەر چاکسازێکی ڕاستەقینە لە کەرتی نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان بکات داهاتەکەی زیاترە بێت لە سیستەمی پاشەکەوت. ئێستا حکوومەتی هەرێم جگەلەوەی لە ناوخۆدا هەوڵ نادات کێشەی موچە چارەسەر بکات، هەوڵێکی جددیش نییە بۆ چارەسەرکردنی کێشەی نەوت و موچە لەگەڵ بەغداد. لە نوێترین لێدوانیشیدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند هەرێم پابەندی ڕێکەوتنەکەی نەبووە لەگەڵ بەغداد. هۆکاری نەدۆزینەوەی چارەسەرێکی ڕاستەقینە بۆ موچەی فەرمانبەران لە ئاستی ناوخۆی هەرێم یان ڕێکەوتن لەگەڵ بەغداد ئەگەڕێتەوە بۆ ئەوەی چینێکی دەسەڵاتدار بەرژەوەندیان هەیە لە مانەوەی پرسەکە بە چارەسەر نەکراوی بۆ ئەوەی درێژە بە گەندەڵیەکانیان بدەن لە سەرگیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە هۆشار بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین گفتوگۆکان لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق بەکوێ گەیشتون و پەرلەمانی عێراق کە یاسای بودجێ پەسەند دەکات. لە ڕاستیە خوێندنەوەی یەکەممان بۆ کردو بۆ موازنە، خوێندنەوەی دووەمیش کراوە و مناقەشە کراوە. لیژنەی مالیە تەقریری یەکەمیان ئامادە کرد لە دووسێ ڕۆژی ڕابردووە هەموو پەرلەمانتاران بۆ چوون و مداخلاتی خۆیان لە مناقەشەکانە بە شێوەیەکی ڕاشکاو کردووە. ئێستا حالیان لیژنەی مالیە تەسەوڕەکەم خەریکی ئامادەکردنی ئەوە بن کە ئیتر دەستەکەن بە ئامادەکردنی بۆ دەنگدان بۆ ئەوەی کە لە جرسەی داهاتووترا جا طبعاً خۆتان زان کە PSC یعنی زیاتر لە ماجێکی PSC ئەو مناقەشانی لیژنەی مالیە چکە خۆتان زان موازنەی عێراق موازنەیەکی گەورەیە و پێویستیشی بە مناقەلات و پێویستی بە ئیش و تیاکردنی ورد هەیە. تەسەوڕەکەم کە لە سەرەتای مانگی 12 لە سەرەتای مانگی 12 لە کۆتایی مانگی 11 خۆ لە سەرەتای مانگی 12 موازنەی عێراق پەسەند بکرێ و خۆتان نەزانن ساڵی سێمە کە ئێمە موازنە لە عێراقا لە سەرباری ئەوەی کە لە عێراقا با بڵێ شەڕی داعشەیە پارێزگایەکی زۆر کەوت بۆ ژێردەستی داعش و عێراق تێوەگلا بوو لە شەڕێکی گەورەوە. بەڵامەوە هەر سێ ساڵەکە موازنەیەتە پەرلەمان و مناقەشە ئەکرێ، مناقەلاتی تیا ئەکرێ و بە شێوەیەکی با بڵێن تا ڕادەیەک ڕێک ئەڕوا. خۆشنازان لە هەرێمی کوردستانە تەبان شتێک نەماوە ئەسڵ ناوی موازنە بێت، هەموو شتێک نەماوە ناوی پەرلەمان بێت، شتێک نەماوە ناوی تەنانەت حکوومەت. باشە بەڵام حکوومەت هەرێم ئاسایی نیە گەر یاسای بودجێشی نەبێ خۆت
ئێستا دەڵێن پارەکە لە بەغدادەوە نایەت. ئێو داهاتی کە ئەو نەوتەی کەی فرۆشن پارەکەی لە شوێ، ئەی داهاتی ناوخۆ پارەکەی لە شوێ. ئەزانێ ئەو نەوتەی کەی فرۆشن و داهاتی کەی فرۆشن بێزگەلەوەی زۆر زیاترە لە موچە لە پارەی موچە، پارێکی ێجگار زۆرە، ینی ئێستا کاتێکم قسەیەکەم ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان بە تایبەتیوانی کە هەنیشیان بوردەکاری داهاتی ناوخۆلانی کەم نازانن کە لە ئێستادا باج و ڕسومات چەند زیادی کردووە، بە تایبەتی ئەو فەرمانبەرانەیە ئەو خەڵکانی کە کەمتر ئیشیان بە فەرمانەکانی حکوومەتەیە، بەڵام دڵنیابن لەوەی لە فەرمانگەی زۆر بەسیتی ئەم شارەیە لە هەولێرە لە دوهۆکە لە شوێن تریش ئەمە وتووە فەرمانگە هەیە زیاتر لە ملیارێک دۆلار ملیارێک دینار عفۆن کە کاتە ملیۆنە دۆلار پێیاکە یەک فەرمانگە وەجگەلەوەی بڕۆیتە مرور بڕۆیتە شوێنەکانی تر سەحا هەموو کەرتەکانی تر پارێکی زۆر پێیا ئەکەن. ئەنێ ئەگەر گەندەڵی نەبێت ئەگەر دەستی حزب نەبێت ئەگەر قورژی حزب نەبێت لە ڕاستیە داهاتی ناوخۆ زایدن ئەو نەوتەی کە بە بۆڕی ئەفرۆشێت جیا لەو نەوتەش کە بە تانکەرە فرۆشێ بەشی ئەو داهاتەیە کرد، بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان لە ئێستادا دەرگیر بووە لەگەڵ کۆمەڵێک مافیا و ئەم مافیانە لە ڕاستیە ئێجگار مەترسین لەسەر ئێستا و ئایندەی ئەم میلەتە و لە ڕاستیە کوێن مافیاکان لەناو دەسەڵاتن بێگومان لەناو حکوومەتان لەناو دەسەڵاتان لە هەرمی حیزبەکانان و پەرۆشیەک نییە بۆ ئەوەی کە ئەم هەرێمە کۆمەڵی خەڵکی تیا ئەژی کە ئەگەر بەراوردی بکەی بە هەر شوێنێکی دنیا ئەم چوار پارێزگایە هەمووکو سەرچاو هەمووکو دانیشتوان هەمووکو ڕوبەری جوگرافی ڕوبەرێکی جوگرافی بچووکە بەراورد بۆ هەموو پارە و سەروەت و سامان و خێروبێری کە لەم وڵاتەیە هەیە، بەڵام تۆ دیقەت بە خەڵکەکەی لە چ دۆخێکی ناهەموارە ئەژین. لە ڕاستیە لەبەرەوەی ئێمە خەڵکانێکمان نییە کە مەسئول بن نەکەر مەسئول بن، ینی زۆر جار تا ڕادەی پێکەنین ئینسان ئەبێ بڕوا لەگەڵەوەی کە بۆ نمونە بێنە بەرچاوی خۆت کەسێک لە 10 ساڵی ڕابردووە لە 12 ساڵی ڕابردووە خۆ پێی وایە سەرۆکی هەرێم بووە، لانی کە مەگەر دوو دەورەی یەکەمی بۆ حساب بکەین کە بە هەڵبژاردننی ناو خەڵک پەرلەمان هاتووە، چەند جار وعدی داوە کە دژایەتی گەندەڵیەکە، چەند جار هاتوتە سەر تەلەڤیزیۆن و بە خەڵکی وتۆ ئەم جارە ئەو پرۆژە ڕائەگەێنم بۆ گەندەڵی و ئەم جارە ئەم ئەرزانە و ئەم جارە ئەم ڤێلایانە و ئەم خەڵکی کە بە ناشەرعی دەوڵەمەند بوون، لە ئاخر جارە چیان کرد، لە ئاخر جارە ژنێکیان گرتووە بە تۆمەتی ئەوەی کە گوایە ئەمە چەکی فرۆشتوتەوە. یعنی من ناتوانم دیفاع لەو ناکەم، بێگومان ڕەنگە یەکێ بێ لە گەندەڵەکان، ینی لانی کەم هەر تێوەگلانی ناوی لەگەڵ ناوی ئاشتی هەورامیە ڕەنگە ئەوە بێ، بەڵام تۆ دیقەت بە چەند دزی گەورەتر هەیە لەم وڵاتەیە. ئەمە کاک جلالی عومەری ساماغا وەختی خۆی لە نامەیەکە لە پاریس کە ناردبوویەوە لە کاتی ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێم لێرە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە لولەی تفەنگەکانیان کردبووە سینجی ئەم میلەتە، ئەو کاتە بارزانی باس لەوە کاکە دژایەتی گەندەڵیە کەم و پێویستە پرۆژەم بنێ و پێم بڵێن چێن گەندەڵەکان و ئەمانە نامەیەکی نووسی واڵەیە لە گەندەڵی لە بەردەمتانایە لە پشتانەوەیە لەم لاتانە لەو لاتانە، هەر چوار دەورتان گیرەوە بە گەندەڵی دەتەمە هەر لەو نامەیە ئاڵە و گولانەی کە ئەنران بە سینجی ئەم خەڵکەوە ئەبوو بندرێن بە سینجی گەندەڵیەوە. ینی قەزمەوەیە کە لە هەرێمێکە ئاژین کە بەرپرسیارەتی تیا نەکتیا بزرە خەڵک سیقی بە هیچ نەماوە، هەموو ئەو دروشمانەی کە باس لە دژایەتیکردنی گەندەڵی و باشکردنی ژیانی خەڵکەکرا دەرکەوت کە ئێجگار سەرابینەوە ئێجگار دروی گەورە گەورن و تۆ دیقەتیش بەوە 2 ساڵتەیە پەڕێ وای لێ هاتووە بێشەرمی لە دزینی نەوت، بێشەرمی لە دزینی داهاتی ناوخۆ، بێشەرمی لەوەی کە کەسێک نییە باچی بە ژیانی ئەم میلەتە بێ، باچی بەوە بێ کە خەڵک تەلەفۆنەکە ئەگری پیاو تەلەفۆنەکە ئەگری ئەڵێ پارەم پێنی شیر بۆ مناڵەکەم بکڕم، یعنی دۆخێک دروست بووە کە خەڵک یعنی من نازانم ئەمە تا چەند ڕاستە، بەڵام تا ڕادەی ئینتیحار تا ڕادەی ئەوەی کە ژیان ماڵ ئەوەی لە ژیان بکە ڕۆیشتۆ لە بێ ئومێدی، تۆ دیقەت بە ئەمانە تازە بە تازە لەو پەڕی بێشەرمیە وەکە نەما هیچ نەبووە، باس لەوەکەن کە داهات بەش ناکا و پارەی کۆمپانیا هەیە بەڵ جیاواز لەوە ئێستا بێجگەلەوەی ئەم کۆمەڵگەیان لە ئێستادا وێران کردووە، ئەم خەڵکیان لەم چارە ڕەشیە بەجێ هێشتووە لە مەسەلەی بێموچەیە، باسیش لەوەکەن 30 میلیارد دلار و کەمتر لە 30 میلیارد دلار ئەم میلەتە قەرزارە بۆی نەک ئێمە مناڵەکانیشمان و نەوەکانیشمان لە ژێرباری ئەو قەرزەیە بناڵێنێ. لە ڕاستیشا کاتێک گەزانی ئەگەر باسی میلیارد دلار بکرێ هەر پارەی ئەو بەرپرسانی کە لە بانکەکانی دەرەوە قایمیان کردووە زۆر لەو میلیارد دلارانە زیاترن. تۆ هیچ بەڵگەیەکێ لەسەرەوەی کە بەرپرسان ینی پارەی زۆریان بردبێتە دەرەوە؟ ئەزانی
ئەم وەختی خۆی لە کەوتنی حسنی مبارەک و لە کەوتنی بنعەلی و لە کەوتنی هەموو ئەوانە کاتێک کە بۆن منە پەرلەمانتارێک و سەحافیە گیاندوو سەحافی مناقەشەیان بکردایە بیان وتایە مسر وڵاتێکی وەکو مسر قەرزارە مەسەن قەرزاری بەنکی دەولی و ئەوانەیە کەس باوەڕی ناکرد پارەی بۆ نمونە کەسێکی وەکو حسنی مبارەک لە سەروی 30 میلیارد دلار و 40 میلیارد دلار و 50 میلیارد دلار هەبێ لە بانکەکانی دنیا بەس کاتێک کە میسر دەرکەوت ئەو پارانەی کە ئەو لە بانکەکانە بلۆک کرا دوایی و گەڕێنرایەوە پاشان بۆ میسر دەرکەوت کە ئەم پارێ بوو لە ئێستادا کەشفکردنی ئەم پارانە بە ناوی شخصی خۆیانەوە ئاسان نییە بە تایبەتی ئاسان نییە لەبەرەوەی کە عادەتەن ئەو جۆرە لە مافیاییکردن لە مەسلەی دزینی پارە و لە دزینی نەوت با بڵێن کەشفکردن و متابعەکردن و تحقیقکردن تیا ئاسان نیە وەلەو ئێستا لە سویسرا خەریکی هێنانە دەرەوەی قانونێکی نوێ خۆ دەزانی بەشی زۆری ئەم پارانە لە سویسرا و لە بانکەکانی سویسرا و لە هەنی وڵاتی تر قایمەکرێ بە شێوازێکە ئێستا قانونێک هاتووە دەرەوە خەریکی کەشفی ئەمە کاکە ئەو خەڵکانی کە بە شێوەیەکی بۆ نمونە ناشەرعی یاخود بە شێوەیەکی لە خێرا پارێکی زۆر کۆ ئەکەنەوە سەرچاوی ئەم هاتنی ئەم پارەیە دیار نییە کەشفە بێ ینی وردە خەریکە ئەمە نامێنێ بە تایبەتیش لەگەڵ زیادبوونی مەوجەی ئڕهاب و لەگەڵ زیادبوونی ناڕزایی خەڵک خەریکە ئەمە دروستەیە بەس ویستم شتێک بڵێم یعنی لە ڕاستیە ئەگەر دیقەتی ژیانی خۆیان نەک خۆیان نەک با بڵێن بەرپرسە گەورانە تەنانەت هەنێک کەسێک کە وەکیل وەزیرە هەنێک کەسێک کە وەزیرە خۆی نا پارەی ئەو ملیۆن دۆلارانەی کە بە کوڕەکەیەتی پارەی ئەو ملیۆن دۆلارانەی کە بە خزمەکەیەتی بچوزانم بە کەسە نزیکەکانێتی سیرکەی تێگەی گەورەکان لەسەرەوە چیان کردووە ئەگەر سەیری سەعاتەکەی دەستیان بکەیت تێگەی ئەمانە چ پارەیەکیان بردووە و چۆن نەژین و چۆن ناژین ئەگەر سەیری ڤێلا و سەیری مەزرعە و سەیری ئەو ڕوفاهێتە بکەیت کە خۆیان تیا ئەژین سەیری فڕۆکەکانیان بکەیت سەیری سەردانی مناڵەکانیان بکەیت سەیری خوێندنی مناڵ و تێچوونی مناڵ و ئەمانیان بکەیت خێرانکە پێداتەنە بۆ خەڵکاژارەکەی بۆ ئەوانی ئێستا ئەوان لە قەیدانی دارایی دانی نەکەر ئەوان ینی بەداخەوە گروپێکی مشەخۆریشەیە بە دەوری ئەوانەوە کۆ بۆتەوە ئەوانەی کە لە موچەی نەوت و لە پارەی نەوت و لە داهاتی نەوت بەش ئەدرێن و یارمەتی ئەدرێن بوون بە بۆقی دیعایە بۆیانەوە خۆیان تەمان لەوە هیچ زانی لە ڕاستیە سیاسی کوردی بە تایبەتیەوە بەشێکیان تەبان هەموو ئەبێ لە قەوسێکە ئەوە بڵم لە بەنی بارمەتی جەنابێت و بینەرانیش لە قەوسێکە من ناڵم هەمووی چووکە بەڕاستی بێگومان بەشێک لەو سیاسیانش بە تایبەتی ئەوانی کە لە شاخ بوون خەڵکی زۆر تێکۆشەرن و خەڵکی زۆر پاکن و خەڵکی زۆر شۆڕژگێڕن و لە ڕاستیە بۆ ئەمڕۆ نە شۆڕشیان کردوونە لە شاخ بوون ئەبێ ئەمە بڵێم بەڵام بەشی هەرە زۆریان بەڕاستی بسلوک چەتەن بەقەدەرەوەی سیاسی بن یعنی چەتە بوون لە شاخ چەتەشن لە شار یعنی ئەم چەتەیە کە لە شاخ کردویانە لە شاری شەریکەن باشە و ئێستا زۆر بێڕوحمانەتەریکەن چونکە منافەسەکە بوو بە منافەسەی تر ینی وەختی خۆی منافەسەیەوە بوو 40 میلیۆن دلاری هەیە ئێستا باسی هینەکەن چۆتە سەروی ملیار و چێ داهاتەکەی بریتە لە سەروی ملیار و ئەوانە ینی تۆ هەر باش تۆ سەری دەوڵەمەنی سەری پرۆژەکانیان بکە لە شارێکی وەکو هەولێرە هەنێجار لە شارێکی وەکو سلێمانیە بۆ نمونیان لە شارەکانی ترە بزانە ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی بەناوی کەرتی تایبەتەوە هۆیانە نزیک بۆتەوە لە چەند میلیارد دلار قەزمەوەیە تۆ دیقەت بە کەرتی بازرگانیان داگیر کردووە کەرتی تایبەتیان داگیر کردووە بڕۆ سەری شەریکەی ئیتیساڵات بکە بۆ نمونە سەری شەریکەی تیجارەتی جگەرە بکە تیجارەتی حتا مەشروب بکە تیجارەتی دەرمان بکە بزانە بەدەست کام مەسئولانەوەیە هەموو شتێکیان داگیر کردووە لە وڵاتەیە و خەڵکەکەش ڕۆژ بە ڕۆژ لە دۆخەکەی خراپ هینە یعنی کێشەکەوەی ئەوە نییە بڵێن وڵا ئەشی دزین و بەشی خەڵکەکەشی لێ ئەدەین بەعکسەوە هەمووی ئەدزن خەڵکەکەش لە هەمەتێکی زۆراوە کە ئەمەوە ئەکا کۆمەڵگەی کوردی و میلەتی کورد و تەجروبەکەی و ئەو هەموو خەباتەی کە کردوێتی لە ڕاستیە نزیشی کاتەوە لە وێران بوون زۆر باشە ئەگەر بینە سەر هەوڵەکانی ئێوە لە بەغداد پێشتر لیژنەیەک پێکێنرا بوو لەلایەن لیژنەی موچەی فەرمانبەران و کۆمەڵی گفتوگۆ کرا لەسەر مەسەلەی موچە ئێستا لیژنەکە بەکوێ گەیشتووە کارەکانی بەکوێ گەیشتون دواتر قسە لەسەرەوە دەکەن لەناو بودجەشدایە وەکو پەرلەمانتاران دەتانەوێت چی بکەن بەڵێ جارێ بە سەرتا باسی لیژنەکە بکەین خۆی لە ڕاستی ئەو لیژنەیە دوایەوەی کە ئێمە مەوزوعێکمان وروژاند مەوزوعی موچەی فەرمانبەران بۆ یەکەم جار لەناو پەرلەمانی کوردستانە بوو بەبەتێک بۆ گفتوگۆ پەرلەمانی عێراق بوورە پاشان لیژنێکی بۆ پێکات لیژنەیەکی فراوانی پەرلەمانی بە سەرۆکاتی هۆمام حەموودی لە یەکەم کۆبوونەوەی لیژنەکەیە لیژنێکی فەرعی بچووکمان دروست کرد بە سەرۆکاتی دکتۆر ئیبراهیم بەحرالعلوم و 4 ئەندامیشتیا بەشدارن ئەم لیژنە فەرعیە بچووکە ڕاست پێدراوە بۆی زانیاریمان بۆ کۆبکاتەوە لە هەردوو حکوومەت هەم هەرێمی کوردستان هەم حکوومەتی عێراق بۆی بزانێ ئەم کێشەیە چۆن ئەگەینە حەل
وقرار ئەم لیژنە بچووکە لە ماوەی 2 هەفتەیە تەمەەن 2 هەفتەی زیاتر بەسەرەتی ئەپەڕێ لەبەرەوەی ئەم قزیەی زیاری 40 و ئەوەی بەسەردادێ بەڵام لە دوای ئەوەی کە ئەچینەوە بەدەوام ئەکی دەبێ ئەم لیژنەیە نەتیجەی خۆی باتەوە بە لیژنە گەورەکە بۆی ئەو لیژنە فراوانەکە تقریری خۆی لەگەڵ چێک کۆ دەبێتەوە کەی سەردانی هەرێمی قرارە سەردانی هەرێمی کوردستان بکەن سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بکەن تەمەنا ئەەکەم سەردانی ئەو لایەنانە بکەن کە زانیاریان لایە تەمەنا ئەەکەم سەردانەکانیان سەردانی وابن کە سوود بگێنن بە کۆکردنەوەی زانیاری و چاوەڕێ ئەوە دەکەین نەتیجەی ئەم زانیاریانە بکەین بە راپۆرتێکە بخینە بەردەم پەرلەمانی عێراق بەڵام لە ئێستادا پەرلەمانی عێراق لە ڕاستیە جۆرێک لە هاوسۆزی جۆرێک لە تعاتوفی بۆ دروست بوو بۆ چارەسەرکردنی شێشەی موچەی فەرمانبەران هاوسۆزیەکە بریتێ لە چیەوەی کە ئێستا ئەزانی بە وردی باسی بکەین ئێستا ئێمە بزوتنەوەی فراکسیۆنی گۆڕان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ساڵ تەرحێکمان هەیە من ئەو ڕۆژە لە مداخلەکەیە باسم کرد و برادرانی تریشمان باسمان کردووە تەرحەکە بریتیە لەوەی کە ئەبێ ئێمە ئەم ئیتیفاقە لە بینی هەولێر و بەغا کە هەولێر هەموو جارە ئیلتیزام ناکەونەوەتەکە درێژە ئەدەن بە مەسەلەی بردننی نەوت کە ئیلتیزام ناکە ئەبێ هەوڵ بین وا بکەین کە بە ئیجباری ئیلتیزام کە ئەگەر ئیلتیزامی نەکرد ڕێگەی تر بدۆزینەوە طبعاً کۆمەڵێک تەرحکرایەک لە تەرحەکانەوە ئەگەر ئیلتیزامیان نەکرد قەزەکە بینە محکەمەی ئیتیحادی تەنانەت شکات بکەین لە بەرپرسەکان بیان دێن بە محکەمە سەفەریان لێ قەدەغەکەین پاسپۆرتیان لێ بسەنینەوە هەوڵ بین ملاحقی قانونیان بکەین تا ئەگاتە ڕادەی مەسەلەی ئینتەرپۆل یعنی ئەمە یەکێک لەو تەرحانەیە تەرحێکی تر بریتیە لەوەی کە ئەمە هەرسێکمان تەبەنیمان کردو بریتیە لەوەی کاکە ناکری ئێمە هەتا دانیشین بە دیار سیاسەتی پارتی و سیاسەتی پارتی لە ڕاستیە بریتیە لەوەی کە قۆڵی هەموو مجتەمەعی کوردی بادا لە ڕێی پارەوە بۆیە ئاسایی ئەگەر پارتی و هەولێر یان با بڵین پارتی خۆی وەکو حکوومەت ناوێ ئیلتیزام بکە بە ئەم ساڵ خۆتان زان موازنە بۆ ساڵێکە قانونی موازنە بۆ ساڵێکە بۆ ساڵی 2017 با بۆ ئەم ساڵ بەغداد ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکە مامەڵە لەگەڵ پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک بەهی بکە جا هەولێر و دهۆک یانەوە ڕاستەوخۆ یان لەبەر پارتی ئەتوانن ئەمە بکەنیان پارتی ئەوە ئەکا خۆیان ئەگەر پارێزگای هەڵەبجەش و پارێزگای سلێمانیش ئێوێ خۆی ڕاستەوخۆ مامەڵە بکە ئێمە ئەمانەوە لە قانونەکەەوە بیسەلمێنین ئەگەر حکوومەتی هەرێم کە من هەموو جارێ وەڵام حکوومەتی هەرێم لە ڕاستی حکوومەتی پارتی یان ئەوەی ناوی حکوومەتی هەرێمە ئیلتیزامی نەکرد لەگەڵ بەغا ئەگەر ئیلتیزامی نەکرد ئەگەر ئیلتیزامی کرد ئەوە ئۆتۆماتیکی پارە دێت و ئەوان نەوتە نێرن و ئەوانیش پارە ئەنێرن و موچەی ئەو خەڵکە بدرێ ئەگەر ئیلتیزامی نەکرد و نەوتەکەی نەنارد لە ڕێی سۆمەوە ئەوە بۆ حکوومەتی عێراق هەبێ مامەڵە بکە لەگەڵ پارێزگاکان بەجێ ئەو کاتە ئەنجومەنی محافەزەی سلێمانی لەگەڵ ئەنجومەنی محافەزەی هەڵەبجە بۆ نمونە توانن پرۆژە یاسای خۆیان و واریداتی خۆیان بنێرنەوە بۆ بەغا و بەغا چۆن لە تەنمی ئەقالیمە مامەڵە ئەکرێ بەم شێوازە مامەڵە بکرێت چکە خۆ ناکرێ هەتایەوە 2 ساڵە بەدی خەڵک بە دیار چاوی لە دەستی پارتی و چاوی لە دەستی نێچیروان بارزانانی چاوی لە دەستی یاشتی هەورامەیە بزانێ ئەم نەوتە ئەنێریان نانێرێ ناکری هەتایە ئەم کۆمەڵگەیە بەڵامەوە هەڵوەشانەوەی هەرێم نییە ینی ئەم جۆرە ئەم تەرحە نەخێرەمە هەڵوەشانەوەی هەرێم نییە ئەزانی قانونی موازنە بۆ ساڵێکە و ئەمە فریاکەوتنی خەڵکە بۆ موچەکانیان کاکەزانی پێش ئەوەی بێمە سەر مەسەلەی ئایا هەڵوەشانەوەی هەرێمیان هەڵوەشانەوەی هەرێمە حەزەکەم ڕاستیەکەی باسیکە لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان لە حیاتی ئامادەنێ جارێکی کە ئەو نەوتە باتەوە بە بەغا بۆچی ئەزانی وەختی خۆی چۆن دەستی گرت بوو بەسەر مەسەلەی داهاتی برایم خەلیلە پارتی عادەتەن پێی وایە ئەگەر داهاتی لە بەردەستانە بێ و ئەگەر کارتی ئیقلیمی من زۆر جار ئەمەی ترم وتووە ئەگەر کارتی ئیقلیمیشی بەدەستەوە نەبێ ناتوانێت سیاست بکات لە کوردستانە ئەین تۆ دیقەت بە ئەگەر پارتی پاری لێ ببڕیتەوە کارتی ئیقلیمیشی لێ ببڕیتەوە یعنی تورکیا لێ بکەیتەوە وەختی خۆی بەغدادی سەدام حوسێن لێ بکردایەتەوە فترێک ئێران لێ بکردایەتەوە چی لێ ئەمایەوە یعنی لە ڕاستیە پارتی حیزبێکە لە ڕووی قاعدەی جەماوەریەوە بە ترس و پارە وەستاوە لەوە نەوەستاوە کە فعلا کۆمەڵە خەڵکی قەناعەتیان بەم حیزبە هەیە وەکوین لەبەرەوە پارتی ئامادەنی ئەم داهاتە باتەوە بۆ چونکە هەتا پارە و هەتا داهاتی بەدەستەوە بێ ئەتوانێت ململانی سیاسی لەگەڵ حیزبەکانی تر بکە و وەختی خۆی یەکێک لە مەقولە بەناو دیارەکانی یەکێک لە مەقولە دیارەکانی سامی عەبدوڕەحمانی کۆچ کردوو ئەوە بووە کە لە شەڕی لە ململانەی چەکداریە پارتی دەرەقەتی یەشێتی نایە بۆیە ئەوان لە ڕووی استراتیژیەوە بیریان لەوە کردوێتەوە بە 2 کارت ململانەی سیاسی لە کوردستانی عێراق لە بینی خوان و یەشێتی یەکلا بکەنەوە یەکێکیان پارە ئەوەی تریان کارتی ئیقلیمی تۆ دیقەت بە فعلا لە دوای 94 و 95 و 96ەوە ئیبراهیم خەلیلیان لە دژی خەڵکی کوردستان و یەشێتی بەکارهێنا دواتریش جارێک بەغدادیان هێنا جارێک تورکیایان هێنا بەم شێوازە ململانەی سیاسیان کردو بۆ شیان چۆتە سەر و بژ بۆ بە ململانێ بۆ چکە لە ڕاستی هەیەمە لە کۆمەڵگەیە کاژین هیچ شتێک
شۆک دروست ناکە ئەمە لە کۆمەلگەیە کاژین خیانەت خەڵک خیانەتەکە و پێش لیشمانەکە بە کوردایەتی لە کۆمەلگایە کاژین خەڵک مەلەفی هەیە فایلەکەی بەقەدەر حجمی جەنابەت و حجمی منە و کەچی هەتا ئێستاش مەکتەبی سیاسیە و هەتا ئێستاش دێوە لە کۆمەلگەی کوردی و هەموو شێوە لەسەر شاشەیە و تۆش مقابلەکەیت و منیش احترامی یەگرم و خەڵکیش احترامی یەگرێ و ینی ئێمە لە کۆمەلگەیە کاین لە ڕاستی هەموو شتێک قبوڵەکە ینی لەگەڵ ڕێزی زۆرمە ینی بۆیە ئەمە جا بۆیە لەو چوارچێوەیە بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ خۆ لە ڕاستیە ئایا ئێستا ئێمە حکوومەتێکی هەرێمی کوردستانی یاخود ئێمە هەرێمیشی یەکگرتومانەیە ئایا ئێستا بە فعلی ئیدارەی سلێمانی لەگەڵ ئیداری هەولێرجیا یان جیانیە ئایا ئێستا پارتی خۆی زیاد لە جارێک سنووری نەکێشاوەتەوە چەند جار ڕۆژنامەنووسی لەو دیوی دێگەڵەوە فڕێداوە چەند سەرۆکی پەرلەمانیان لە پردێوە نەگەڕانەوە پارتی خۆی سنوورەکەی خۆی جیا کردوێتەوە سنوورەکەی جیا کردوێتەوە بە ئەنقەستی هەرچی کێشەیەکەیە هەوڵەدا ئاودێوی کا بۆ ئەو منتیقەیە چونکە پێی وایە قورسایی سیاسی هێزە سەرەکیەکان لەم منتیقەیە لە ڕاستیە ئەوە هێزە سەرەکیەکانن مشوری ئەم منتیقەیە ناخۆ نەگەرنا پارتی دەمێکە دەستی لە منتیقەیە شۆردووە دەستی لە منتیقەیە شۆردووە و پێی وایە ئەگەر ئەو منتیقەیەکی بچووکیشی بەدەستەوە بگرن بۆ مەشیخەیەک بۆ عائیلەکەی خوان و بۆ حیزبەکەی خوان دروست بکەن ئەگەر نەدەستی لە منتیقەیە شۆردووە جا تۆ منەوێ ئەوە بۆ تەواوکەم ببوورە تۆ سەیری ئەم حیزبانەکە هەمویان هەر 5 حیزبەکە ینی بێجگە لە پارتی حیزبەکانی تر 4 حیزبەکە لە حەزەکەم ڕێگەبەی ئەمە تەواوکەم لە پەرلەمانتاری گۆڕان بپرسە بڵێ ئایا داهاتی ناوخۆنەوت بەشی موچەکە نایکە ئەڵە بەڵێ بەشی موچەکە بەڵام ئەدزرێ باش هەتا ئێستا وەزیرەکانیان نەکشاونەتەوە لە حکوومەت ئەمە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەک هینی هەیە یەک وەزیری هەیە لە بەڕێز کاکسۆران عومەر بپرسە بڵێ ئەم داهاتە بەشەکەیان بەش ناکە لەم شەوانەیە لەگەڵ لە کەناڵی NRTV بەیەکەوە بووین سڵاو ڕێزیشم بۆی هەیە وتی نەخێر بەش ئەکاوە ئەمە پارەکە ئەدزرێ و ئەوە ئەدزرێ و ئەمە یەشێتی بڕۆ لە هەر یەکێک لەو بەڕێزانیان بپرسە ینی لە دکتۆر عیزە سابیر بپرسە ئەڵێ بەڵێ بەشەکە و بەش ناکە یەکگرتووی ئیسلامیش لە دکتۆر شێرکۆ بپرسە یان هەر ئەندامێکی تریان لە کاک ئەو بکڕاڵدنی ئەڵێ بەڵێ پارەکە ئەدزرێ باش ئەمانە پەرلەمانتارەکانیان واڵن کەچی وەزیرەکانیان لەناو حکوومەتان ینی وەزیرەکانیان دیفاع لە حکوومەتێکی گەندەڵەکان بەداخەوە ینی ئازگەشتەوەی لە جەنابی مامۆستا سەلاحەدین بەڵام حکوومەتی هەمووانە حکوومەتی چیە لە ڕاستی ئەمە حکوومەتی پارتیە بە بەشداری ئێوە هەمووتان تەمە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە لە ڕاستیە حکوومەتی هەمووان کاتێک حکوومەتی هەمووانە ئەسڵەن حکوومەت کاتێک ناوی حکوومەتە کە لانیکەم بتوانێت موچەی خەڵک بە حکوومەتێک نەتوانێت موچەی خەڵک بە حکوومەتێک خەڵک لەسەر فولای تێگەشێکدا بەزێ کەسێ بکوژێ حکوومەتێک نەتوانێت موچەی خەڵک و سەلامەتی خەڵک و عزەتی خەڵک و کەرامەتی خەڵک بارزە یعنی ناوی چییە ینی حکوومەت چییە ناوی حکوومەت ئەسڵەن بۆ ناوی حکوومەتە لەبەرەوە تۆ سەری ئەم تەناقوزەکە منەمەوێت لێرەوە ئەو بە خەڵکی کوردستان و بە حیزبەکانیش بڵێم لە هەر پەرلەمانتاریشیانە پرسیێڵە وەڵاو پارەیە ئەدزرێ کە چێموشیان لەناو حکوومەتان ماونەتەوە هەتا ئێستا لەبەرەوە لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا بۆ ئەم منتیقەیە نەخێر ئەمە بێجگەلەوەی جیالەوەی ئەمە کردکردنی کوردستان نییە بەڵکو حەلێکە بەڵکو پارتی دیموکراتی کوردستانیش بکەوێتە ژێر زەختێکەوە کاکە گیان تۆ گەر چارەسەری ئەم منتیقەیەت کرد موازنەی عێراق ئێمە موازنەی هەرێمی کوردستان نسبەی لە سایە حەڤە نیە نسبەی لە سایە حەڤەیە ئێمە 4 پارێزگامان هەیە وانە هەڵەبجەمان هەیە سلێمانیمان هەیە تەمان خۆتان حەجمی سلێمانی ئێستا ئەزانن بە ئیداری گەرمیانەوە بە ئیداری ڕاپەڕینەوە بۆ منتیقەیەوە با دابەشی کەن کاکە یعنی چۆن دابەشیەکەن هەشتونی و بە هەشتونی و هەشت بەنۆیە چۆن دابەشیەکەن دابەشیکەن ئەمەنی بنێرن بۆ ئەم منتیقەیە ئەو لاش بنێرن بۆ ئەوێ و لە ڕاستیە ئەمە زۆر باشترە لەوەی خەڵک 2 ساڵ 3 ساڵی تریش بەم شێوازە بمێنێتەوە چونکە لە ڕاستیە ئێستا کۆمەڵگەی کوردستانی بە تایبەتیش سلێمانی بەرەو فۆزایەکی گەورە ئەڕوا فەرمانگەکان ئیش ناکەن خەڵک بەبێ موچە ئامادەنیە ئیش بکەوە تا خۆتان زانستنەی دیراسی لە تهدیدایە ئەگەر ساڵێک لەمەوە پێش جورئەتی ئەویان بکردایە مشورێکی ئەم دۆخۆیان بخوارداوای لێ نەدەهات پاشان کاکە گیان ماڵمان ینی برامان براویکی سەمانجیایی ئەمە لە ڕاستیە هەر وەختی خۆشی کە حکوومەتێکی گرتەوە قرار نەبوو یەکگرتنەوەی حکوومەت لە 2005 یەکسان بێ بە پارتیکردنی حکوومەت چونکە کە تۆ کردت بە پارتیکردنی حکوومەت پارتی ئەجەندایەکی هەیە ئەوێت تەوریسی سوڵتە و بە بنەماڵەیکردنی دەسەڵات بسەپێنێ ئەم سلێمانیش قبوڵی ناکە خۆ لە ڕاستیەوەی کە قبوڵی ناکە حیزبەکان نینها ئەوەی کە قبوڵی ناکە کلتور سلێمانی و ئەم وشیاریەیە کە لەم منتیقەیە هەیە بەگشتی ڕەبەن تەسەورەکەم کۆمەڵگەی کوردی هەمووی قبوڵی ناکە بە هەولێر و بە دهۆکیشەوە بەڵام لە ئێستادا بێدەنگکردنێک هەیە لە ئێستادا ترس و نظامێکی پۆلیسی هەیە کە پارتی جێبەجێ کردووە کە ڕۆژێک دێ خەڵک لێ دێتە زۆر بەڵام مختصر مفید ئەمە نەگلتکردنی کوردستان نییە بەڵکو فریاکەوتنی کوردستانە چونکە بەم شێوازە بەردەوام بین
پێم وایە تەجروبەکە هەموو بەڵێ ڕەنگە خەڵک ئەمە جۆرێک بە خیانەت و بە خاین بوون بناسێنیانی ئەوەی کە بەس پارێزگایەک ڕاستە خودداهاتەکەی بۆ بەغداد بڕواتەوە. خۆی لە ڕاستیە هەر کەسێک شعور بە نەقسێکی هەبێت لە مەجالەکایتر خەڵک بۆ تۆمەتبارەکە ئەوانێک ئێمە تۆمەتبارەکەن بە مەسەلەی خاین و خیان لەوەتەی هەن خیانەتکارن لەوەتەی هەن جاشن هەر بە بابلباب جاش بوون یەک دوو لە ڕاستیە مشور خواردنی ئینسان مشور خواردنی کەرامەتی ئینسان عزەتی ئینسان قوت و ژیانی ئینسان شەرەفێکی گەورەیە. پاشان ئەم ئێستا وەختی خۆی نایانەوت ئێمە دەوڵەت دروستەکەینەوە بێ بەغا تەلاق بین باشەکە لە ئەوەنە لە بەغا بێمنەتن ئێستا گەڕاونەتەوە بۆ بەغا گەڕاونەتەوە بۆ بەغا بەڵام ئامادەنی نەوتەکەی دابش نەوتەکە بن باشە تۆ نەوتەکە ئەفرۆشی هەمووی داهاتەکەی دیار نییە خەڵکیش بێ موچەیە بە منیش ئەڵی نابێ هیچ ئەبێ بێدەنگ بی هیچ نەڵێ ئێرتاکەی تا ڕۆژی قیامەت کاکە ئێستا کە ئەیانەوێ ئێمە ئەوە نەکەین بە ئەم داهاتی نەوتە بێنن بیان بە خەڵک هەرێمی کوردستانی پێ ببوژێنەوە نەک ئێمە داوای ئەوە ناکەین لە بەغا هەمومان لە بەغاش دینەوە هەر لە بەغا دێنەوە بەغا ئەترڵێن کاکە بەغا چیتر نە پەرلەمانتاریەکە هیچ پێویستمان پێنەوە تا داهاتی خۆمان هەیە اقتصادی سەربەخۆی خۆمانمان هەیە سکاکە اقتصادی سەربەخۆی چی ئێمە گیرمان خۆدە بەدەست کۆمەڵە دزەوە بۆ معلوماتت لە 2004 و 2005ەوە ئەوەنەی سەرکردەی بەناو سیاسی کورد دزی لەم خەڵکە کردووە عەزیەتی ئەم خەڵکەی داوا لە بەغا ئەوەنە نەکراوە کاکە تۆ دیقەت بە شەڕی داعش هەیە داهاتی نەوت دابەزیوە لە سەدا 1970 چوزانم نسبەتی بودجێ عێراق لەسەر نەوتە هەتا ئێستا حکوومەتی عێراق دەستی نەبردو بۆ یەک مانگ موچەی فەرمانبەران دواخە یەک مانگ باشە ئێستا تۆ لێرە تۆ دیقەت بە تۆ بڵێ بودجێ ئێمە لە سای 70 باشە بودجێ ئێمە لە سای 70 لە سەدا 20 نەوتی فرۆشراوی عێراق ئەفرۆشین ئێستا هەرێمی کوردستان لە سایە 20 تەنها ئەوەی کە بە تانچی ئەفرۆشرێ ها واز ئەوەی کە بە بۆڕی ئەفرۆشرێ بێجگە لە تانچی بنەوتی کەرکوچیشیان ئەفرۆش ئێمە لە سایە 20 نەوتی عێراق ئەفرۆشین لە سایە 20 کەچی ئامادەنین بڵین وڵاکە کە بەشی موچە پارەمان پێەیە داواکەین وڵا عێراق بووچەی بڕیوە ئێکاکە تۆ نەوتە فرۆشی لە سایە 20 نەوتی من عەبادی جارێ لە لێشێک لە کۆبوونەوەکانی ڕۆستای گوتەل بە ئێمە ودوتی کاکە ئێمە لە سایە 80 نەوتە فرۆشین موچەی 15 پارێزگا ئەدەین ئێوە لە سایە 20 نەوتی عێراق فرۆشن موچەی ئەم سێ چوار پارێزگایە بۆ نادەن تازەش لە سێشەوی سێشەمەشە جارێکیکڵە ئەم داهاتە بۆ کوێ ئەڕوا یعنی تۆ دیقەت بە لە 2005 لە 2004 و ئەوانەوە داهاتی ناوخۆ لە سایە 20 داخڵی حساباتەکەن لە سایە 80 دزن بۆ کوێڕوە لە سایە 80 چێتە جیرفانی ئەم حیزبانەوە کاکە خۆم حیزبانە ینی بوون بەحوت بەتایبەتی هەردوو حیزب دەسەڵاتدارەکە ئێ باشە تۆ ئەڵێ نەوتە فرۆشم داهات دیار نییە ناشبێ لە بەغا چارەسەر بکەی ینی چی بکەم ئەمە نوێنەری خەڵکی چیم تەمان لە ڕاستیەوە هەری ئێمە ناهی هەموو لایەنەکانی تر ئەبێ هەموو حیزبەکانی تر بە یەکگرتووی ئیسلامیشەوە بە مەجلیسی محافەزەی سلێمانیشەوە بە پەرلەمانتارانی کوردستانیشەوە سنوورێدانی نەگەر ناکەم دواتە گەڕێم بۆ لای بەرز بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتە دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکوشار پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە داواکاریەکە بۆی کە مەسلەی ڕێپابندن بەڕێکەوت بکرێتە ئیلتیزامی ینی ئێستا هەموو فراکسیۆنەکان کۆکن لەسەر ئەو بەرگێ فراکسیۆنی مەسەلەن گۆڕان یەکێتیە کۆمەڵە یەکگرتو پارتیە هەمویان بەیەکەوە پشگیری دەکەن بۆ یەم کێش چارەسەر نەوەڵە بەداخەوە ینی ئەوە هیچ پارتیتیانە ینی یەکگرتووی ئیسلامیشی تیانە ئێمە بەڕسمی پێمانوتن ینی لەگەڵ تەرحەکەیانین بەداخەوە بۆچی لەگەڵ ئەوە دانی کە ئیلتیزامی بێت پیان وایە ئەمە عملی نییە و ینی لە ڕاستیە بخوان دیفاع لە وجهە نەزەرەکان بکەن بەنسبەت نەوە من بەیەکێتی کۆمەڵی ئیسلامی برای بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید و برادرانی تریش ئەم ینی فراکسیۆن وەکو فراکسیۆن تەبەنییان کردووە و بیرشمان نەچی مامۆستا ئەحمەد خۆی بڕیاردەری لیژنەی مالیە یان یەکێکیشە لەو کەسانەی کە لەناو موازنەی هەموو ساڵە لە مناقەشەکانە ڕۆڵێکی هێزگار گرنگ و یەکلاکەرەوەی هەیە بەڵێکێکە لەوانەی نەکات تەبەنی کردو ئەو بۆ تەجروبەی کە هەیەی لە مەجلیسی محافەزەش کە چەند ساڵە لە ئەندای مەجلیسی محافەزە بووە پێی وایە ئەمە زۆر ئاساییە مەجلیسی محافەزەی سلێمانی و هەڵەبجە و محافەزەکانی تریش ئەتوانن ئەمە بکەن و ئەکرێ بەغام ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی محەلیە بکە چۆن مامەڵەکە لەگەڵ بەسڕا چۆن مامەڵەکە لەگەڵ شوێنەکانی تریش بەم شێوازم ئامەڵە بکە ئەمە لە پێناوی چییە ئەمە لە پێناوی تەنها ئەمە لە پێناوی گەڕانەوەی ئەم مەسلەی موچە و مەسلەی ژیان بۆ خەڵکی کوردستان چونکە بەڕاستی ئەوانەی کە ئومێدیان بەوەیە هەتا ئێستا ئومێدیان بەوەی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان شتێکیان بۆ بکە من بۆ خۆم پێم وایە دوای سەراب کەوتون جا من ئەمێ نمونەیەکە بۆ باس بکەم سێر کە ئێستا دوو شت هەیە یەکێکیان پێوترێ ئەوەی پاشەکەوتکردنی موچە پاشەکەوتکردنی موچە من بۆ خۆم پێم وایە ئەگەر هەوڵ نەدرێ لە ڕووی قانونیەوە جار لە ڕووی قانونیەوە لە چ ئاستێکا محکەمەی اتحادیە محکەمەی داریە نازانم یعنی لە ڕووینەوە ئەمە لەسەر پارتی لەسەر حکوومەت یان لەسەر ئەم حکوومەتی ئێستا نەکرێ بە ماڵ ئەم پاشەکەوتەی خەڵک هەمووی ئەفەوتێ بۆ لەبەرەوەی ئێستا مەسەلەن موچەی تەقاعودی خۆی لە ڕاستیە موچە نییە خانەنشینی تۆ جناب مۆزەف بووی پارەیەکە داناوە لای حکوومەت دەبێت بچێتە سندوقی خانەنشینیەوە سبەی وەریەگریتەوە ینی موچە نییە شتێکە خۆت داوتە دوای وەریەگریتەوە نیە بڕۆ هەر پەرلەمانتاری هەرێمی کوردستان با پرسێ بزانە سندوقی خانەنشینی هەرێمی کوردستان چەندیتیایە ئەسڵەن شتێکێک ناوی سندوقی خانەنشینی هەرێمی کوردستان بێ تۆ چۆن شتێک نییە بە ناوی سندوقی خانەنشینی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەم پارەی پاشەکەوتە شتێکە نییە لەبەرەوە ئومێد بەوەی کە بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان حلێگەکە لە ڕاستیە ئەمە سەرابە و خەونە یعنی تۆ دیقەت بە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن گریمان ئەڵێ من لە ئەو پارەی کە دێ هەموو جارێک بە ناوی پارەی کۆمپانیاکان ئەو قەرزەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بە ماڵ کە بەداخەوە هەنێ لە پەرلەمانتارانی لایەنەکانی تریش ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە قەرزە ئەوەنە قەرزارە کە ئەمە درۆیەکی گەورە و هەڵەیەکی گەورەشە نابێ ئەمە بکەین ینی قەرزدارنی تۆ کاکە لەبەرەوەی یعنی کۆمپانیایی خۆیانە شەراکەتی خۆیانە شیرینی خۆیانە تەنانەت بانقەکانی خۆیانن یعنی ئەمانە دەستیان بردووە بۆ بانقی ئەهلی پارەیان لە TBI بردووە لە TBI کە ئەمە کوفرێکی ئێجگار گەورەی لە ڕووی دەوڵەتیەوە یعنی ئێمە پارێکی زۆریان لە TBI بردووە کە TBI کارت بانکیشی ئەهلیە کاکەجیان پارەیان لێرە بردووەوە ئێستامە بووە بە قەزەیەک و لە عێراق چەند جاری وروژا و ڕوژێنراوە و داوا کراوەتەوە و قەزدم ئەوەیە ئەمانە هیچ هێڵێکی سووریان نییە بۆ بردننی پارە لەبەرەوە تۆ ئیلا چارت ئەوەیە سنوورێک دانی بۆ ئەوەی ئەم سنوورە دانەی ئەبێم حیزبانە جورئەتی ئەوە بکەن بڵێن کاکە گیان با ئەم پارەیە ڕاستەوخێ بخۆ بێ بۆ ئەوە ئەوان ئەگەر پاشان ئەمە قانونێکە بۆ ساڵێک وەکوتم قانونی موازنە خۆسبینێ ئەوانەی کە تۆمەتبارمانەکەن بە قەزەی نەتەوەیی ئەگەر ئێمە دەوڵەتی کوردیمان ڕاگەیاند ئێمە حساب بۆ دەستوری دائیمی عێراق ناکەین قانون چییە؟ قانونێک چییە بۆ ساڵێک بەڵام با ئەم ساڵ ئەم مۆدێلە تاقیکەینەوە
بەڵکە لە ڕێگەی مامەڵەکردن لە ڕێی پارێزگاکانەوە هەر پارێزگایەک داهاتی خۆی نەوتی و غیرە نەوتی بنێرێتەوە بۆ بەغا لە بەرامبەر موچەی فەرمانبەرەکانی بنێرێ و هەوڵ بدەین سنوورێک بۆم گەندەڵێدا بنێن و هەوڵ بدەین خۆ ناکە چونکە تۆ دیقەت بە 2015 وتمان بەڵکو حەل بێ حەل نەبوو 2016 وتمان بەڵکو حەل بێ حەل نەبوو و کۆمەڵگەکە تا دێ زیاتر وێرانە بێ ناکرێت بەم شێوازە حیزبی سیاسی بەم شێوازە مامەڵە ناکە بەڵام ئێستا چارەسەر پێدوای لە ناوخۆی هەرێمدا نییە بە مەسەلەی نەوت و ینی بەڕێز وتت ینی داهاتەکەی زیاترە لە مەسەلەی کاکاشتێرامی نەی و دەگەر ببێ بە $100 بەرمیل نەوت نرخی بێ بە $100 چارەسەر نابێ بەڵام وتی ڕێکەوتن لەگەڵ بەغداش چارەسەر نییە ئەوشی وت پێشتر لە ئەزانم ئەو هەتا آخر لەحظە هەتا آخر نەفەس هەتا یەک قەترە نەوت لە هەرێمی کوردستانەوە بێ ناوێ ئەو نەوتە بنێرێتەوە بۆ بەغازانی بۆ چکە ئەو نەوتێکە لە ڕێی سۆمەوە فرۆشێ پشکی نە ئەو نە شەریکەکانی تیانە ئەو لە بەرەو دیفاعی لێ ناکە پشکی حیزبەکانی تیان نابێت پشکی هیچ حیزبێکی تیان نابێ ئەو نەوتێک کە ئەنێردرێ بۆ سۆمۆ داهاتەکەی بەڕوونیەتەوە کاکەجان ئێستا لە عێراق گەندەڵی زۆرتیایە من دیفاع لە عێراق ناکەم بەڵام بڕۆ بۆ وەزارەتی نەوت شاشەیەکی گەورە هەیە لەحزە بە لەحزە آخر قەترە بەرمیل کە ئەڕواتە دەرەوە دیارە و پارەکە لەس بڕۆ سەر وێبسایتی جناب دۆکو سەحەفێک بڕۆ سەر وێبسایتی وەزارەتی نەوت نسبەتی فرۆشتی نەوت بە چەند فرۆشراوە داهاتەکەش ئەڕواتەوە بۆ کوێ بۆ وەزارەتی دارایی لێرە وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی نەوتە فرۆشێ خۆی پارە پێیا ئەکا بە $5 ملیۆن و $4 ملیۆن ئەدا بە موسسەی میری میری ئەوەی کە زوو سیمینار وشت سازەکەنەوەی کە آخر جامەلا بەختیار قسەی تیا کرد ئەو میری ئەوە ئەمانە ئەوە ئەیدا بە تەلەڤیزیۆن مەسەلەن بۆ نمونە تەلەڤیزیۆنی ڕوودا و تەلەڤیزیۆنی تری پێداهێنن ئەمە لە دنیای شتیوانی وەزارەتی سامانە سروشتەکان خۆی نەوت بفرۆشی خۆشی پارە تەوزیعەکە ئەمە کاتێک کە وەزارەتی دارایی لای گۆڕان بوو یەکێک لە گرنگترین هەوڵەکانی بریتی بوو لەوەی کە ئەم داهاتە بێتەوە وەزارەتی دارایی هەوڵی زۆری کاگڕێبازەوە بوو کە ئەو داهاتە بێتەوە محاولەیە کرایتر ئەو انقلابی بەسەرکرا کە کرا قەزدمەوەیە لە ئەوەی کوردستان شتێک لێ ناوی دەوڵەت بێ مەسەلەن بانقی خۆیانە هەر لەو پارەی کە لە دۆلار بۆ دینار ئەی گۆڕنەوە ماگانە چەندین ملیۆن دلار قازانجەکەم بانقی کارە نازانم ناویچی ئەوەی هەولێر قەزدم چییە قەزمەوەیە کە شتێک نیە لە کوردستانە پێ بڵێم ئێستا لە عێراق شتێکی ناوی محکەمەی اتحادیە شتێکی ناوی پەرلەمانە شتێکی ناوی حکوومەتە شتێکی ناوی وەزارەتی نەوتە شتێکی وەزارەتی بە ئینسیابی ئیشەکار ڕاستە گەندەڵیش هەیە مناڵم گەندەڵی نییە بەس لە کوردستانە وا وێران بووە بەدەست ئەم نەخوێنەوار و ئەم چەتانەوە با بڵێم کەس هیچ سەر لە هیچ شتێ دەرناکەی یعنی نازانێ ئێستا ئەم لیژنەی مالیە کە مناقەشیان لەگەڵا ناکەی بۆیان باسەکەی ئەمە بەم شێوازی ئەمە بەم شێوازی دەستەگرن بەدەم و چاویانەوە نازان چۆن حەلەکرێ ئاجاویستم ئەمە باس بکەم تەمەن ئەوەی کە ئێستا گۆڕاوە لە خولەکانی پێشووترا پەرلەمانتاری کوردێکشتی زانیوە لە 170 موازنە بۆ مەسەلەی پێشمەرگە تەمام مەسەلەی پێشمەرگە تا سەر دیفاعی لەکەین موازنەش دیفاعی لەکەین بەس شتێکەیە گۆڕاوە وەختی خۆی نەیانەزانی بەشێک لە پەرلەمانتاران نەیانەزانی خەڵکی کوردستان چۆن گیریان خواردووە بەدەست ئەم سیاسیە چەتانەوە یان ئەم سیاسیە نامەسئولانەوە ئێستا ئەزانن بۆیە ئێمە کام تەرحەمان کردوتمان کاکە هەر چۆنە بێ قەزی موچەی فەرمانبەرانی هەرێم چارەسەر بکەین ئەڵێن لەگەڵتانین بەڵام خۆ ناکرێ ئێمە لە نەوتی بەسرا موچەی فەرمانبەرانی هەرێم بین ئێوەش لە سا 20 نەوتی عێراق بفرۆشن پارەکە بڕواتین حەزەکەم بزانی پارەکەش بڕواتە جێبی کۆمەڵە خەڵکی دز و کۆمەڵە خەڵکی سیاسی بەڕای منەوە ئەم ڕێی حەزەکەم لە ڕێی و بەرنامەی جەنابتەوە بگە ئەم پارەی داهاتی نەوت بڕواتە ئاوەوە بسووتێ ئاگری تێبەر ببێ باشترە لەوەی بڕواتە گیرفانی ئەوانەوە ئەزانی بۆ چونکە ئەمانە کۆمەلگەی پێ بێدەنگەکەن کۆمەلگەی پێ سەرکوتەکەن چەک و یعنی وای لەکەن کۆمەلگەکەکەن بە کۆمەلگەیکی پۆلیسی بێ ئیرادەمانەکەنی ئەو داهاتی کە دێتە دەستیان وای لەکەن نیزامی پۆلیسی پێدا ئەمەزرێنن وای لەکەن کۆمەلگەی پێیەک ڕەنگەکەن وای پێیەکەن هەمومانی پێست ملکەچەکەن بۆی سبینێ یان ئەبێ ئەوان و کوڕەکانی ئەوان و نەوەکانی ئەوانمان قبولبیانە بەسەر دەرن بۆیە ئەم داهاتی نەوتە کە ئاوە ئەڕێتە حسابی ئەوان و خوانی پێدەوڵەمەنەکەن و خوانی پێگەورەکان مەترسیە هەر مەترسیەکە ئەوە نییە کە ئێستا من و تۆ و چێوچەی تری پێبرسیەکەن و پارە نادەن بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەخێر بۆ مستەقبل مؤسسەیەکی پێ دروستەکەن کە سەرکوتکار بێ مؤسسەیەکی بۆ دروستەکەن وەکو حەفەی شوبات بە فیشێک بە دەمانچە بە بەرچاوی خەڵکەوە کوڕی خەڵک شەهید بکە ئەمە مەترسیەکەیە لەبەرەوە ئەبێ هەرچیەکمان کردووە هەوڵ بین ئەم حەلە چارەسەر بکەین پاشان عێراق ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق ئێوە دەنە و ڕۆژە چاوەڕێ و برادەرێنم حکوومەتی ئیعلانکە نیکە ئەم دەوڵەتی ئیعلانکە نیکە مادام بەشێکین لە عێراق پارە بێ بۆ هەولێر و بۆ سلێمانی گرنگەوەیە خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر خەڵکی دهۆک کە هەمویان وەکو ئێمە وەکو بەنسبەت ئێمە وەکو یەکوان گرنگەوەی موچە وەربگرن کاکە حەزەکەم بزانی معاناتی خەڵکی هەولێر و دهۆک لە خەڵکی سلێمانی کەمتر نییە بەس ئەو نیزامە سیاسیە پۆلیسی لە هەولێر و دهۆکی لە منتیقەیە باشە بەڵام ئەگەر باشە ئێوە توانیتان هیچ زەمانەتێکێک کە بۆ بتوان ئەمە بخەنە ناو یاسای بجۆیسە ئەگەر توانیتان
عێراق پێ و پابند دەبێت کاتێک کە هەرێم نەوتەکەی تەسلیم نەکات زانی کە ئەو کاتە ئەڵی هەرێم ئەو کاتە بێ باس لەوە بکەین منتیقی ئا سلێمانی و هەڵەبجە و ئەو منتیقی ئەو داهاتانی کە هێتی ئەینێرێتەوە یاننا لەسەر مەسەلەی زمانی ئەوەی ئایا توانین جێگەی بکەینەوە جێگەی نەکەینەوە هەموو هەوڵێکە دەین وەکو بەڵام کوت لە کوردستانەکان ئێستا بەرەزوتە دوو کوت لێگەڵانیە ینی چۆن ئەو دوو کوتلەی کە لەگەڵ یانەوە هەردووچیان کۆکەیتەوە 4 بە 28 بە پارتی 25 بە کەمەنەتەواتەکان و خۆی کردو بە 28 ئەکاتە 31 دەنگ ینی 31 دەنگ لە کۆی 328 دەنگ ینی ڕقمێکی ئەوتۆنی و پێمانی بەڵای عەرەبەکان ێستا سۆزێکیان بۆ دروست بووە سەبار بە عەرەبەکان تێگەشتنی زۆریان هەیە بەڵێ تێگەشتنی زۆریان هەیە ئێمە محاولە کە ئێنزانی چی کاک حەشیم ئەم پرسیارەی تۆ قسەیەکی ینی فکر ینی فرسەت مەداتێ قسەیە بکەم زۆر جار ئێمە وەکو پەرلەمان خەڵک باسی شتێکەکەین پرۆژێک تەرحەکەین مۆزوعێک ئەوروژێنین دوای گلەیمان لێەکەن ئەڵەن وەڵا کاکەمە سەری نەگرت کاکە ئێمە پەرلەمان جهەی تەنفیزی نین ئیشی من بریتی نیە لە تەنفیزکردن ئیشی من بریتیە لە تەشریع و ڕقابە باشە بەڵام توان لە ناوی بەمە تاواکەم کاکە حەچیم ئیشی من بریتیە لەوەی مۆزوعێک بوروژێنم بیخەمە قانونێکەوە قانونەکە بڕوە کە جێبەجێ نەکرا خەتای من نییە مەوزوعێک وەکو ڕقابە کە چاودێری لەسەرەکەم کە جێبەجێ نەکرا خەتای من نیە ئیشی من بریتیە لەمە ئیشی تەنفیز ئیشی وەزیرە ئیشی حکوومەتە ئەبێ حکوومەت لێین بکرێت زۆر جار ئەو گلەیە بیسمۆڵن ئەو مۆزوع ئەو ڕوژێنرێ و دوایش ناگە بە نەتیجە کاکە ئیشی من بریتیە لەوەی ئەم مۆزوع بوروژێنم دیفاع لە مۆزوع بکەم بەڵام ئیشی من بریتیە لە تەشریع و ڕقابە ئیشی من بریتی نیە لە تەنفیز متابعەیەکەم تا آخر لەحظە بڵێ ئەعلامە باسی یەکەم لە فەیسبووکە باسی یەکەم ئەی خەمە بەردەمی ڕەئی عام من نوێنەری خەڵکم ئەبێ خەڵک بزانێ ئێمە خەریکی چین بەڵام تەنفیزەکە عایدی ئێمە نییە بۆیە لە ڕاستیە من ئومێدم زۆرە بتوانین ئەمساڵ لە موازنەیە جێگەی بکەینەوە هەرنا بتوانین زەختێکی زۆر بکەین بۆی کە بتوانین هەولێر پابند بکەین و هەرێم پابند بکەین چیتر ئەم نەوتە نەدزرێ ئەم نەوتە کاکە لە ڕێی سۆمەوە ئەیفرۆشێ لە ڕێی چوزانم لە هەر کەسێک ئەیفرۆشێ گرنگ ئەوەیە ئەم پارەیە ببێتەوە پارە و بێتەوە بۆ جیرفانی خەڵک موچەوە بگرێت چکە تەواو تەحمل نەما باشە ساڵێک 2 ساڵ زیاتر ئێستا ئەگەر حکوومەت هێرێم ئەو لە سەدا 20 نەوتەیە ڕاستی عێراق بکات پارەی موچە هەموو دەنێت لە داوای نوکتەکە ئەوەیە زانی خۆ داوای حکوومەتی عێراق داوای لە ساڵ 20 ناکە ها لە ساڵ چەندەکە لە تەسەوەرکەم لە سڵای کەمتریشە چونکە ئەوان ئەڵێن 550,000 بەوەی کەرکوچیشەوە ڕەوانە بکرێت نسبەتەکەی تر لێچێک لە کۆبوونەوەکانە لە بینی ئاشتی هەورامی و عادل عەبدولمەهدیە نێچیروان بارزانیشی لێ بووە ئەو کاتێکە وەزیری نەوت بوو وتوانە باش ئێمە ئەوانە نەرین بۆ بەخە ئەی زیایەکەی نەوتە زیایەکە عادل عەبدولمەهدی ئاوەکو مڕاعاتکردنێکی کورد و مڕاعاتکردنی کورد ناتەوانە ئەمە هەنگاوێکی هەڵی ئەو بۆ بەڵام وەکو مڕاعاتکردنی دۆخەکە توێتی ئاوا دەستی خچۆتە سەر چاوی و توێتی من چاوی لێ ئەنوقێنم کەچی ئاشتی هەورامی لە کۆبوونەوەیە لە بەغا لە بەرچاوی حەیدەر عەبادی ئەوانە بە هینی وتۆتەوە بە عادل عەبدولمەهدی وتۆ ئەی تۆ نەدوو دێمە چاو لەوە ئەنوخێنین یعنی سەری ئەم دیبلۆماسیەتە جوانەی ئەمانە بکە یعنی بەغا خۆ داوای هەموو نەوتەکەش ناکە داوای بەشێک لە نەوتەکەکە ئامادەنین بەشێک لە نەوتەکەش بنێرن باش ئەگەر ئەو 550,000 بەرمیل ببینین موچەی تاوای فەرمانبەرانی هەرێم دێت لە بەغداوە ئەزانی کاکە کێشەکە چیە کێشەکەوەیە ئەگەر ئەم 550 یان زیاترە نازانێت اتفاقەکە بزەبت چی لە دێ چی لێ ناچکە قەرار وەفدێک لە هەرێمەوە بڕوا و ناڕوە نازانم تا ئێستامەش خەلەلە تۆ دیقەت بە موازنە کاک مەسعود کە ڕۆیشتە هەولێر کە ڕۆیشتە بەغا نەیوت وەفدێک دێت نەیوت ئێمە یەکێک لە ئامانجەکانمان بریتی بۆ لە مەسەلەی موچە مامەسە سەلاح حەدین بەهادی نەیوت یەکێک لە ئامانجەکانمان دیفاعکردنە لە قوتی خەڵکو بوو ئەوە ڕۆیشتوین قەرار مەفروض نەبوو ئێستا قانونی موازنە ئێمە مناقەشەیەکەین وانە ماجیشتر تەشریعیەکەین یعنی دەستڕیشتی لەسەرەکەین هەتا ئێستا ئەم وەفدەی هەرێم نەڕۆیشتوە بۆ حەقا ئەو برادرانەی کە هاوڕێتی مەسعودیان کرد بۆ بەخا زەختێ بکەم بڵێ وەفدەکە بنێرە هەرنا بۆ ڕاستدەرچوونی وعدەکانی خۆمان و قسەکانی خۆمان لەگەڵ ئەم خەڵکە وەفدێک بڕوە بزانن اتفاقەکە لەسەر چیەکەن ئەم ئیتیفاقیە بۆ نمونە ئەو نسبەتەی پارەی کە لە بەغاوە دێ زایدن ئەم داهاتی ناو خۆیە لەگەڵ ئەم نەوتە قاچاقی کە ئەفرۆشێ نەک بەشی موچەکە زۆری زیادە لە موچە بەس هەتاکو جیرفانەکانی دزی نەدورێن هەتاکو ئەم جیرفانانە یعنی چارەسەرێک نەکرێن لە ڕاستیە پارەی دنیا بێتە ئەم هەرێمە خۆیان قسەی ئاشتی هەورامی لە پارێکی ڕاستە بەس بارە ڕاستەکەی بریتیە لەمەوەی کاڵێ گەر نەوت ببێ بە $100 کێشەم خەڵکە چارەسەر ناکە ئەزانی بۆ ئەگەر نەوت ببێ بە $100 شەتا ئەم دزانە حکوم بن هەر چارەسەر نابێ ئەمە ڕاستی تۆ پێت وایە بەغداد ئەمینترە بۆ نەوتێرم لە بەرپرسانی ئێرە کاکە بەغدا زۆر ئەمینترە بۆ چونکە تۆ پێی ئەڵێی کاکە حەشیم حەزەکەم خەڵک ئەمە ڕوون بێ بەتایبەتی بەشێک لەو برادرە پارتیانی کە ئێمە تۆمەتبارەکەن جویان لەم معادلەیە بێ تۆ بۆ نمونە 800,000 بەرمیل لەوت ئەنێری بۆ بەغا پارەکەیت بۆ ئەنێرێتەوە ڕوونە بەس باەکی چیان جوابم باتەوە پارەی ئەم 800,000 بەرمیلی کە ڕۆژانە لێرە ئەڕوایان ئەو ملیۆن بەرمیلی کە ڕۆژانە لێرە ڕوا کووە لەکوێیە داهاتەکەی چەنە بە چەند ئەفرۆشرێ ئەچێتە قاسەی چێوە ئەچێتە جیرفانی چێوە
باشە باجابی ئەوە بنەوە بەڵام تۆ کە بەڕوونی ئەڵەی لە ڕێی سۆمۆ ئەفرۆشێ سۆمۆ نیشانتەدا هەموو ڕۆژێ ئەڵە نسبەی داهاتی نەوتی مەسەرم فرۆش نسبەتی نەوتی هەرێم کە نردوێتی ئەمڕۆ ئەوە نەی نردوو ئێمە وە کاتێکی اتفاقەکە نەکرا ماوەیەک نەوتیان ئەنارد ڕۆژانە ئەمان زانی پابەند نەبوون تەڵان 328,000 ئەنارد ئەنووسرا بۆمان هات بە راپۆرت بۆمان هاتە نابانی لیژنەی مالیەی ئێمە لەلایەنە بۆیان ئەناردین لە وێبسایتی هینیشا هەیە وەزارەتی نەوتە بەڵام ئێستا دیارنیە کاکە بۆیە نایەنەوێت لە ڕێی بەغداوە بیفرۆشن چونکە لە ڕێی بەغداوە ڕوونە ئیتر ڕوونە تۆ چەندی ئەفرۆشی چەندی ئەڕوا و چەندی ئەمێنێ و چەندی نامێنێت بەئێستا باز لۆکێک کە نەوتەکەی هەرێم خراپە ینی کەمتر لە بەغداد دەیفرۆشن بەغداد کە پێشتر دەیفرۆش لەگەڵ نەوتەکەی خۆی هەمان نرخی عێراق بوو ئێستا باز لەوە دەکرێت نەزانم نەوتی عێراق هەر یەک نەوتە کاکەجیان نەوتی عێراق نەوتی عێراقە ئیتر خۆ ئێمە لە مۆزەمبیق نین و عێراق ئەی باشە بۆی عێراق باشەکە بۆ ئێرە بەش ناکات باشە ئەمە هەمووی پاساوە کاکە حەجی مەزانی چی یەکێک بۆ ئەوەی درۆیە بکە بۆ ئەوەی پینەی درۆیە بکە بێتە درۆیتر بکە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی پینەی ئەم دزیە بکە بە بەردەوامی خەریکی درۆیە جا خۆی لە ڕاستیە دیسانەوارەمەوێ ئەمە بڵێم واز لە حکوومەتی هەرێمیان لە بەشە پارتیەکەی بێنە بەس من سرم لە چوار حیزبەکەی تر سوورماوە بەڕاستی سرم لیان سوورماوە ئەزانی چۆنە هەر زۆر زۆر بەڕوونی باسی یەکەم من نازانم کاتمان کەماوە زۆر باشە من نازانم لەم چوار حیزبە باوەڕ بە وەزیرەکانی گۆڕان بکەمیان بە عەلی حەمە ساڵح من نازانم باوەڕ بە کاک عەبدولستار مەجید بکەمیان بە سۆران عومەر کە عەبدولستار دیفاع لە حکوومەتەکە و کاک سۆران دژی حکوومەتە من نازانم باوەڕ بە پێشەش وەزیرەکەی یەکگرتوو بکەم وابزانام یەکگرتووە سەر لە پارتی حکوومەتی زیاترە وەزیری زیاتر لە حکوومەتە یان بە پەرلەمانتارەکانیان من نازانم سیقە بە کاک قوبات تاڵەبانی بکەم کە پێی وایە دۆخەکە بەشناکە و پارەکە بەشناکە یان بە دکتۆر عیزە سابیر ئەبێ ئەمانە خۆیان یەکلایکەنەوە ئەبێ خۆیان بۆم خەڵکە یەکلایکەنەوە بە دوعای کامیان بڵین ئامین وەزیرەکانیان یان پەرلەمانتارەکانیان بۆ ئەوی تێبگەین ئەم حکوومەتە ئایا حکوومەتی پارتیە یان حکوومەتی هەمووانە وەکو زۆر بە کورتی سەبارەت بە کێشەی مامۆستایان ینی موچەی مامۆستایان بازەوەکە کە بەغداد بڕێک پارە دەنێریت ئەسڵ ئەساسێکی هەیە وەڵای من شتێکم بیستووە ڕسمی و غیرە ڕسمیە ئەوەیە کە ڕەیەکەی عەبادی بیر لەوە کاتەوە موچەی مامۆستایان بنێرێ نسبەتی موچەی مامۆستایان لەگەڵ فەرمانبەرانیشە یعنی فەرمانبەرانی وەزارەتی تەربیە لەگەڵ مامۆستایان فەرقی هەیە بە فەرمانبەرانەوە نسبەتێکە بەبێ فەرمانبەران نسبەتێکە بیرێکی ئایا بە فەرمانبەرانەوە بینێریان تەنها مامۆستاکان بنێرێ بەس فکرەی ناردنی موچەی مامۆستایان لەلایەن عیبادیەوە جددیە بەسکەی دەینێری ینی نازانم ئەمە بێ وەزارەتی ئەم سەرچاوێ باوەڕ پێکراوە لە ناو ئەنجومەنی وەزیرانەیە ینی وتی عەبادی بەنیازم بەڵام مناقەشەکراوە ئێستا لەسەر ئەم دووە بەڵام یەک لەسەر ئالێتەکەی ئالێتی ناردنەکەی چۆنێتی ناردنەکەی ئایا ئەم کام نسبەتەش بنێرێ ئەمە هەیە بەڵام هەر لەسەر مامۆستایان ئەمێ شتێ بڵم لەسەر مەسەلەی بایکۆت ئەگەر دەفەت هەبێ خۆ لە ڕاستیە من دژی ئەو زەختەم کە ئێستا لەسەریانە بۆ شکاندنی بایکۆت لەبەر هۆکارێکی بەسیط من زۆر دژی زۆر پێم ناخۆشە ساڵی دیراسی یان سنەی دیراسی ساڵێکی ئەم خەڵکە بفەوتێ زۆر دژیم و تەمە ناکەم فریای بکەوینە گەر لە ئاخر لەحزە شابێ بەڵام ئەوەی کە ئێستا مامۆستایانی سلێمانی ئەو مەنتیقەیە خود مامۆستایان و گروپی مامۆستایانی ناڕازی ئەیکەن لە ڕاستیان نوێنەرایەتیکردنی کۆمەڵگەی کوردستانیە بۆ وتنی نە لە ڕاستیە ئەم لەحزەیە کە دیفاعکردنیە تەنها لە موچەکەی خۆیان بەڵکو قبول نەکردنی ئەم دزی و فزیە کە ئەم دەسەڵاتدارانە ئیکەن ئەگەر مامۆستایانی هەرێم بیان زانیایە فعلا پارە نییە قبولیان نەکرد بەس لەبەرەوەی ئەزانن پارە هەیە و ئەدزرێ قبولی ناکەن بۆیە من تەمەناکەم بۆ حیزبانە واز لەم سەختە بێنن بە کورتی ئەوەی کەوتت ینی وادەیەک دانەنراوە ینی عەبادی ئەگەر وعدەکەشی جدی ببینێ پێم وایە وەکیل وەزیرەکەی پارتیشەوە فازڵ نەبی ئەوە بزانم ئەمی شتێکی وتووە من لە وەزیرەکەی خۆشمانم بیستووە کە عەبادی لە دکتۆر دەرباز لێم بیستووە کە عەبادی بە جددی لە ئەنجومەنی وەزیرانیشا باس کراوە لە بیری ئەوەیە ئیتر کەی ئەینێرە کەی ناینێرێ لە ڕاستیە وەستاوەتەوە سەرەوەی بەس بۆ مامۆسایان جارێ بۆ فەرمانبەران جارێ باز نەکرد ناڵم لە بینی ئەم دوو ڕەیە بۆ فەرمانبەرانی تر بۆ جگەل لە وەزارەتی پەروەردە جا ئەوە ساوەتەوە سەرناردنی نەوت تانوتی پارەی نەوت نەنێرن زۆر سوپاس بۆ بەڕێز هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق سوپاسیش بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ